پرسی ئەوەی کە 2 ساڵ بەسەر ڕێککەوتنی شنگالدا تێپەڕ دەبێت کە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دابەستراوە، بەڵام تا ئێستا و ڕێککەوتن جێبەجێ نەکراوە. تا ئێستا هاوڵاتیانی شنگال ناتوان بچنەوە شوێن و ماڵ و حاڵی خۆیان بەهۆی نالەباری ئەو ڕۆژەی کە تێیدایەتی لە مانگی ئەیلولی ساڵی 2020ەوە ڕێککەوتنەکە بۆ ئاساییکردنی ڕۆژی شنگال کراوە، بەڵام تا بە چاودێری نەتەوەی گرتوەکان بۆ دیارە، بەڵام تا ئێستا ئەم ڕێککەوتنە چۆتە بواری جێبەجێکردنەوە. لەسەر ئەم بابەتە بەڕێز ڕەشاد گەڵاڵی کە بەڕێزیان و کوچاودێرێکی سیاسی ڕاستەخۆ لە مەخموورەوە بە ڕێگەی سکایپ میوانمان دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەین. کاک ڕەشاد سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی تا ئێستا ڕێککەوتنی شنگال جێبەجێ ناکرێت؟ کێشەکانی چییە؟ سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی قساتی خۆشەویست. دیارە ئەم ڕێککەوتنێکی نەهاوسەنگ بوو لە ڕابردوو. ڕاستە بە ناوی حکوومەت هەرێمی کوردستان واژۆکرا، بەڵام من پێم وایە دوور بوو لە ویستی خۆی بەشداربووانی نێو ئەو کابینەیە. من وای دەبینم یەک لایەنی سیاسی ڕێککەوتنەکەی کردیە، ڕاستە حکوومەت بە ناویە سەرۆکی حکوومەتەوە، بەڵام من پێم وایە یەک لایەنە، بەڵام بە هەموو حاڵەکان بەرژەوەندیەکان ئەوڕۆ حەتیز نەکراتەوە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی ناوەند. من پێچەوانەوە ئێستاکە بەرژەوەندەکان هەم بەرژەوەندەکانی ئێران، بەرژەوەندەکانی پێکاتەی شیعە کە زۆرینەیە بەتەنیا لە ئێران نەماوەتەوە، بەڵکو هاتوۆتە عێراقیش و لە عێراقیش پەڕیوەتەوە بۆ سووریا. ئەم خەتێکی ئەساسیە بۆی کە بتواندرێت لەو ڕێگایەوە بتواندرێتن بۆ سووریا بکەیتن. بۆیە چوونی پاکی بۆ ئەم سنوورە بە ناوی حکوومەت هەرێمی کوردستان من پێم وایە ڕێگر دەبێتن لە بەردەم هەموو ئەو هەژمونانەی کە لە ناوچەکە هەیە بۆی بتواندرێتن ڕۆژی شنگال تاکی بەم جۆرە دەمێنێتەوە. من پێم وایە ئەو ڕێککەوتنی نەهاوسەنگ بوو. ئەگەر لە ئەساسی کۆی بەشداربووانی ناو حکوومەت نەهاوسەنگ بوو، من پێم وایە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ڕاوێژ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکانی تر لە نێو کابینەی نوێ ئەم ڕێککەوتنە واژۆکرایە. من پێشم وایە دەشکرا ئارامتر بەرژەوەندی خەڵکی گەڕاوەی نێو شارەکەشی ڕەچاو بکردە ناوچەکە. چونکە خۆتان دەزانن خەڵکی ناوچەکە خوشکبرایانی ئێزیدیمان گەورەترین زیانیان بەرکەوت لە زیهێشتنی یەکلایەنەی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەکە. خۆتان دەزانن تا ئێستا هەزاران کەسیان ئەوانە شەهید و شەرەف و کەرامەتیان هەتێکرا لەم ناوەندە. بۆیە گەڕانەوە بەم خەسەریعەیە ڕێککەوتن لەسەر پێستی ئەوان من پێم وایە ئەم هەژمونە جارێکی تر وەکو ڕابردوو قبوڵ ناکرێتەوە، پارتی بە هەمان دەسەڵاتی جاران دەسەڵاتی ڕەها بگەڕێتەوە ناوچەکە. بۆیە من پێم وابوو دەکرا پارتی نەرمتر سیاسی بکرد بایە بۆی بتوانرابایە لە ناو خۆیان بە تایبەتی لە ناو خوشکبرانی ئێزیدیمان لەوێن دەر مەجای بەوان بدابایە نەکۆ لە ڕووی یەکلایەنی حزبی بویست با هەژمونی خۆی فەرزکار بەسەریاندا دەکرا. ئەم خەڵکانە گەورەترین زیانیان بەرکەوتەوە ئەم پێکاتەیە دەکرا لە ڕێگای باشە. بەپی ئەو ڕێککەوتنی کە کرابوو گروپە چەکدارەکان لە شنگالدا بکرێنە دەرەوە وەک ئامادەکاریەک بۆ چوونەوەی دووبارە شنگالیەکان بۆ سەر ماڵ و حاڵ و نیشتیمان و خاکی خۆیان لەگەڵەوەی هەرێمی کوردستانی ژەرخاکی ئەوانە نیشتیمانی ئەوانە، بەڵام وەکو موقع باسی لەوە دەکەم. ینی ئێستا هەستەکەن کە هێشتا شنگال مترسی گروپە چەکدارەکانی تێدا ماوە، تیرۆریستانی تێدا ماوە. دیارە داعش کە لە ناوچەکە بوونی هەبوو ڕاستە معاملەیەکی هەرێمایەتی نێوخۆ نێودەوڵەتی بوو، بەڵام لەگەڵ ئەوەش عەرەبەکانی ناوچەکە بە تایبەتی عەرەبی سوننەی پێکاتەی سوننا بەشێکی کاریگەر بوون لە زیان گەیاندن بە خوشکبرایانمان. تا عەرەبی ناوچەکە شوێنیان پێگەیان بەهێزبی لە نێو حکومەتدا من پێم وایە هەڕەشەکان بەردەوام دەبن. ئەوان پێگەیان بەهێزتر لە نێو شنگالە؟ لە نێو خودی شنگالنا، بەڵام لە ئەطرافی شنگال بەڵێ پێگەیان زۆر بەهێزە عەرەب لە سنوورەکە. بەڵام من ئەوەی دەبینم نابەرابەریەک دەبینم. باز دەکرێتن ئەمانە هێزێکی دەرەیچین هاتوونەتە، بەڵام ئەم هێزە دەرەیکی هێزێکی فرێڕەز بووە بۆ پاراستنی ئەوەی مابوو لە دەست نەسیتن. ئەم هێزە هێزێکی کاریگەر بوو هاتن شەڕی کرد لە پێناو پاراستنی شەرەف و کەرامەتی خەڵکەکە. بۆیە ئەم هێزەی ئێمە کە لەوێندەر بوو هێزێک بوو خەڵکی بەدیهێشت. ئەم هێزەی هاتیە هێزێکە خەڵکی پاراستیە. بۆیە من دەزانم ڕێککەوتنەکە چۆنە خۆی لە نۆ خەڵ دەبینێتەوە. من دەزانم مەسایلەکە گەڕانەوەی هەژمونی یەکلایەنی حزبیە بۆ ناوچەکە و بۆی بتوانین پۆستە ئیدارەکان پڕکاتەوە زایدان کۆی ئەو هێزە لۆکاڵێنی کە لە ناوچەکەنە وەدەر بدرێن. بەڵام ئەو هێزانەی چێن کە لە ناوچەکەنە، ئەم هێزانی کە لە ناوچەکەن بە تایبەتی
ئێستاکە بەشێکیان میزانیان لەسەر وەزارەتی بەرگری عێراقی هەیە واتن بەشێکن لە منزومەی دیفاعی عێراقی چۆن هێزی پێشمەرگەی کوردستان بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی بەرگری عێراقی بە هەمان شێوە ئەوانیش بەشێکن موچیان دەرماڵەیان باشە کاک ڕەشاد ئەم پرسیارەت لێکەم جەنابەت ئازادی لە وەڵامدانەوەی مۆقعی شنگال گرنگیەکەی چییە؟ وڵاتان بە جیهان چاویان لە شنگالە لە ناوخۆی عێراقا بە هەمان شێوە گرنگی شنگال چییە؟ تەنها کە ئێمە وەکو نێتەوە بۆمان گرگە بەڵام وڵاتانی دیکە دەیانەوێت لە شنگالەوە چی بەدەستبێنن؟ کڕۆی پێکاتەکانی عێراق و بەتایبەتیش وڵاتانی هەرێمایەتی هەریەکە لە مەزورە کۆ تەمەشای پێکاتە دەکەن ئێمە لە ڕووی نەتەوەیەوە تەمەشا دەکەین هەم خاک هەم نەتەوە کوردی ڕەسەنن ئێزیدی ئێمە دەمانەوێت ڕاستەخۆ بەشێک بن لە هەرێمی کوردستان هەرچی عەرەبە تورکیایە یاخۆ ئەوەی ترە دەیانێت وەکو پێکاتێکی جیا لە قەزیەی نەتەوەی ئەوانە بڕوانە پێکاتەی یاخود ئێزدیەکان وەکو پێکاتێکی سەر بەخۆ بیانێ بڕوان هەم ئەوان مەبەستیان سێ لەمە ئەمان مەبەستیان لەوەیە کە هەم ڕۆڵی پێگە و ڕۆڵی دەنگەی کورد یان حکومەتی هەرێمی کوردستان لە داهاتووی شاری مووسڵ ڕێژەکەی کەم بکەنەوە هەم ئەو سەنگایی لە پێگەی کە لە ئیدارەی مووسڵ هەمانە لە داهاتووش کەمتری بکەنەوە من پێم وایە هەموو ئاڕاستەکان بۆ شێوە دەڕاتن کە بەتایبەتی هی دەرەکی ناوخۆ دەرەکی بۆ ئاڕاستە دەڕاتن کە ئێزیدی لە کوردیا بکرێت وەکو پێکاتێک تەماشای بکرێتن بەتایبەت پێکاتێکی ئاینی باشە بەوتەی بەشێک لە ڕووی ئەمە بەشێکیانە بەشەکەی دووەمیان ئەگەر بڕوانینە شنگال جیۆپۆلیتیکی شنگالە جیۆپۆلیتیکی شنگال ئەگە بڕوانی شاخێکە بەستانەوەی ڕۆژاوای کوردستانە بە هەرێمی کوردستان بە باشووری کوردستان ئەمەیان گرنگی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان بەتەنیا لە سێمێرکانیە واتە دەتوانێت لە شنگالیشەوە ڕێگایشکە بکەیتەوە بەڕۆی ڕۆژاوای کوردستان واتە هەردوو نەتەوەکە لە شوێنێک نیە لە تەنی شوێن دەتوانن بەیەکەوە کاری هاوبەش بکەن بۆ ئەوی داهاتوو بەیەکەوە بینا بکەن من وای دەبینم هەردوو لە هەم جیۆپۆلیتیکا هەم قەزیەی نەتەوەیەکە باشە بەوتەی لێش بەشێک لە لێپرسراوانی ناوخۆیی شنگال لە حکوومەتی عێراقیش تا ئێستا هیچ جیوایەک نییە بۆ جێبەجێکردنی و ڕێکەوتنە لە سەدا هەشتای خەڵکی شنگالیش ئاوارن لە هەرێمی کوردستان و بەشێکیشیان چونێتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش ینی دوجار چی دەکرێت بۆ شنگال؟ من وای دەبینم ئێمە بەشێکین لە دواخستنی ئەم ئاودانکردنەوە شنگال بەشێکی کاریگەریشە بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی یەکەم دەبیتن لە نەگەڕانەوەی خەڵکەکە بۆ زێدی باو باپیرانیانەوە زایدەن ئاودانکردنەوەی ناوچەکە بەتایبەتی شنگال نازنامەی مەزلومیەتی نەک پێکاتی ئێزیدیە بەڵکو نازنامەی مەزلومیەتی خەڵکی کوردستان و مرۆڤاتی دەگەینێتن بۆیە دەکرێتن دوور لە مەنزۆری حزباتی ئەوانە بڕوانین لە ناوچەکە بۆیە دەکرێت بەشێک بین لە ئاودانکردنەوە لە یارمەتیدانیان لە دروستکردنەوەی سییانیان لە ناوچەکە من پێم وایە ئەو سیاسی ئێستا گیراوەتە بەر سیاسێکە سیاسی چاڵەیە دیگە لە زیان گەیاندن بە داهاتووی بۆ داهاتووی کورد و ناوچەکە سودگەلێک ناگەینی بەڕێز ڕەشاد گەڵاڵی کە بەڕێزیان و کوچاودێرێکی سیاسی ڕاستەوخۆ لە مەخموور و بەڕێگەی سکای میوانمان بوو زۆر سوپاس سپاسمان دەبێت.